بەڵێ ژوان هەندرێن سڵاوتان لێبێ ئێسێمە لە بازاری سەدرەین کە ئەکەوێتە ناوچەیەکی فاحەوە بەگشتی ئێرە یانی دانیشتوانی ئەم ناوچەیە کوردنووشین زۆرینیان باوکات لەگەڵەوە شە ئەم بازارەکە ئێستا ئێمە لێین بازارێکە کە ینی خەڵکێکی زۆر لە ڕۆژانی ئاساییدا ڕووی تێکەن بۆ ئەوەی کە نانی بەیانانی لێ بخۆنەکو خوارە لە فیتۆر سەباحی لێە و لە ڕەمەزانانیشدا خەڵکێکی زۆر ڕووی تێکەن لە هەموو شوێنەکانی بەغداوە کە با بڵێن خواردنی پاشوی تێدا ئاماداکرێ تەواوی خواردنەکانی بانیان هەیە بەڵام ئەوەی کە تایبەتمەندیە لەم بازارەیە با بڵێن کاهی و قەیماغ کە ئەمە ینی بۆ بە ناستامەی ئەم بازارڕە ینی لە نێو چێشخانەکان هەیە لە نێو خواردنەکان هەیە و هاوکات کەبابیشی لێ بەڵام ئەو کەبابەی کە لێرە هەیە ینی لە چەند شوێنەکانی دیکەی بەغدا کەبابێکی جیاوازە چکە کەبابی کوردیە بەدەستون ینی پەنجەی شێفی کوردیە بۆیە ینی خەڵک زۆر ڕێی تێکەن هاوکات کەبابی ئێرەیان زۆر بەدڵە و من هەوڵەدەم ینی ئەو خەڵکانەی کە لێرەن ئەوانە زیاتر بدوێنم چونکە خەڵکیی زۆر وەکو ئاماژەم پێکرد ئەوانەی کە دێنە ئێرە زۆربیان کوردن سڵاو لێبێ بەخێر ئەمە چۆن هاتی بۆ ئێرە پێشەکەی بەبوونی ماتینی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی جیهانەکەم ئینشاءڵڵا ئەم مانگی ڕەمەزانە ئەبێتە مای خێر و بەرەکەت بۆ گەلی عێراق وەڵا ئەمە شەقامی سەدرریەیە خواردنێکی تایبەتیەیە ئەتر بریتە لە کاهی و لە گێمەڕ و لە مەغڵەمەوە کەبابە ئەتر دی لێرە پاشێوەکەی زۆرجا نانت خوارد نانمان خواردەوە بەڵێ عافێتان بێ جا گەنجی کەرکووک ڕانیە ئاکۆیە دووز یعنی کەلاریشی لێ لە شوێنەکانی هەرێمی کوردستان و خەڵکیی زۆر ڕۆیان تێکرۆ من هەوڵەدەم خواردنەکانتان پێ بشاندەم بە تایبەت وەکو ئاماژەم پێکرد چکە کەبابی کوردی لێرەیە خەڵکی زۆر ڕووی تێ کردووە و قەرەباڵغێکی زۆریان دروست کردووە دیارە ئەم بازاڕۆک و ئاماژەم پێکرد ینی تەواوی خواردنەکانی بانیانیان هەیە بەڵام ئەوی کە جاکاتۆ لە شوێنەکانی کە ئەو کەبابە کوردیە کە بەدەست و پەنجەی شێفی کوردیە بەعەبڵا بێتە ژوورە لەگەڵما سەدەقی بەس شوێ مەجال خاڵە سڵاو لێبێ ئەحواڵ باشە چاکی خۆشبیاخوا قەرەباڵغیە قەڵەباڵغێ لە خۆشیە و ڕەمەزان لێرەیە شوفون أما شو مسألة كي قولك كيري كي شو أما شو شبان موضوع سيوا شبان ئەوە لە خۆشیات نیەمە سڵاو لێبێ ئەوە چی والله ئەوە عالم لە خۆشیە کەبابەکەمان خۆشە هەموو بەغدادیەوە ئێرە 24 ساعت ئیشەکەین خەوتن نییە ماشەڵڵا ساعتەکە 20 ساعت دەڵەچین ئەی مەنتەقەی شێمان ناسیێت لە زیوە هەم لێرە تقریبا ئەمە 30 ساڵە دوکانم هەیە حیاتم سوپاس تەرەکەم من جگە لە مۆسی ئێرەش یعنی ئەم بازارە تەنها خواردی ینی با بڵێن کەباب و مەشوێتیان نییە خواردی دیگەشیان ئینشاءڵڵا ساڵ لێرە تۆ قسەی بەندە خواردەکانی ئێوە چییە زیاتر لێرە والله لا جادك هم ويا بس يما بس برجاوية بس برجاوية كبابة قوشة جيجرة دلة أمسانة من جوان هندرين يعني هاوكار من لويتا كوسانة خواردنی دیگه بطيبت وكو أمازون كده قيمة وكاهي شوفون هذا دنجة بديت تانا وقت بيوت بيناسي أم شقامة دراوهم هو سيش بهوي أم وبتوز جملة دنجي إيوانية تشك زور وسي أو هرب الله غير بيكني إنه قالطو هنا همو لخوش في كردستان بس شوارع أبو كسرداني إيري كردوا يارا يعني أم خواردني كابرو إيرب زانا اللي رج وستيني أكن ناليرا زۆقە خەڵک سەرخاڵی ناخواردنە لێرە زیاتر ئەوە کاهەکەی بازاری سەدرریەیە کا تایبەتمەندی خۆیە و جیاواز لە کایەکەشیان شیرێک جوانەیە شیرەکە لە بریش شەکر هەنگوینی تێکەن ئەوەش بە هەمان شێوە یانی بۆتە هۆی تایبەتمەندی ئەم بازارە عەبدوڵڵا سەوەر الحەلیب ئەوش قیمەتەکەیان و ئەو قەرەباڵغەیەی بینن هەموو بەبوونی یانی ئەم خواردنگەوەیە
هناك الخواني خوان جدا جالي حسب كم توصل دينه. مرحبا بك صديقي. سالف لنا عن المطعم يا اهلا وسهلا بكم. اول شيء شرفنا بحضوركم. ثانيا هذا المطعم يعني صار له تقريبا بال 30 سنه، لا اليوم ولا البارحه. واحنا يعني من جدي اكثر الاكلات الموجوده يعني كاهي، جيمر، جبن عرب، جبن كيري، حليب بالعسل والجيمر، وعندنا مخلمه وعندنا مشويات يعني كافي، ومفتحين 24 ساعه على مدار السنه. وهذا الاكل يعني احنا مو من هسه، يعني عمي خالي والنوبه ابنه والنوبه هسه احنا وراثه عندنا هاي الشغله. وجيمرنا مال حله درجه اولى من الحله. هذا الجيمر من الحله، جيمر الحله درجه اولى، يسموه جيمر السده. الجبن مالتكم الجبن جبن عرب درجه اولى مال 40 مرتب مزرف نص ملح، وعندنا عسل طبيعي، وعندنا مربى مال المشمش، وعندنا حليب بالجيمر والعسل، وعندنا فستق حلبي. بله كواتا أوي كمينين أنا طيبة من دي خواني تشكو جبلي عربي أنا لك الله شاق قيمة كتير طيبة وكو خوان الله اللي حلو بعنده بويا يعني أم بازارة زربي كاتكاني آوايا بلام بخوارني بانيان أو يعني طيبة من دي خوي وأوقات خلج الجزور روكات بازاري صدرية.